لە سەرەتای ئەم مانگەوە کۆماری ئیسلامی ئێران و حکوومەتی فیدراڵی عێراق ڕسوماتی ڤیزایان لەسەر سەردانیکەرانی هەردوو وڵات هەڵگرت. بۆ پێش هاوڵاتیانی عێراق و ئێران دەتوانن بێ هیچ ڕسوماتێکی ڤیزا گەشت ئەنجام بدەن. ئێستا گەر هاوڵاتیەک بێوێت سەفەرکا بۆ ئێران تەنها پێویستی بەوەیە پاسپۆرتەکەی بێنێت و تەواو بڕی ئەو پارێشی کەلی وەرەگیرێت 5,000 بیمەیە ئەو 5,000 ڕسوماتی بڵێن بۆ نووسنگەکانە بۆ سەبتکردنی پاسپۆرتەکەیەتی بۆ بردننی بۆ سەفارەت و هێنانەوەی بڕی پارەکەی 10,000 دینارە. پێشتر هەر ڤیزەیەک 6,000 دینار بوو 50,000 دیناری کۆنسڵخانە ئیبرد بۆ خۆی 10,000 بۆ کۆمپانیەکان و بیمەکە بوو. ئێستا بە خۆشحاڵیەوە لاچووە ئەگەر هاوڵاتیەک بێ سیارەی خۆی بەرێت هەر وەکو جاران ئەو سا نزیکی 270 دلاری دەدا ئێستا ڕێژەکە دابەزیێ بۆ تقریبان 150 دلارێک. ئەو ڕۆژەی کە ڤیزەکە وەرەگرێت مدەی 3 مانگی هەیە لە بەردەستە لەو ڕۆژەی ڤیزەکەی وەرەگرێت تا 3 مانگ مەجای هەیە سەفەر بکە. ئەو ڕۆژەی داخلی ناو ئێران بوو 30 ڕۆژ بۆی هەیە لە ئێرانە بمێنێتەوە. زانای خاوەن نووسنگی گەشت و گوزار ئاماژەی بۆ کرد کە لە دوای بڕیاری هەڵگرتنی ڕسوماتی زەر ڤیزا ڕێژەی گەشتیارانی هەرێم بۆ 2 بەرامبەر زیادی کردووە. سەبوانمونە پێش ئەوەی ئەم قرارە دەرچە لە 1/4 قرارەکە دەرچوو کە ڤیزا پارەی ڤیزا هەڵگیرێت 23 تاوەکو یەک پێش 1/4 هەموو کۆمپانیەکانی سلێمانی نەچوونە 100 پاسپۆرت. ئیسا بە خۆشحاڵیەوە هەر نووسنگەی بەلایەنی کەمەوە 100 پاسپۆرتی هەیە. ئای ڕێژەکە بڵێم لە 100 زیادی کردووە بگرە 100 زیادی کردووە. ئەو سانووسنگەی وە هەبوو 5 پاسپۆرت 10 پاسپۆرتیە بوو. ئیسا هەموو نووسنگەکان کامی کە زۆر کەمی هەبێت 100 پاسپۆرتی هەیە هەموو کۆمپانیەکان. ئێستا بۆ نمونە ئەو سا پاسپۆرتە ڤیزەی وەرەگرت ئێرا لە پاسپۆرتەکەی ئێستا نە لەزگەی لە ئیرێ نەمۆرە ئیرێ لە پاسپۆرتەکە ڤیزەکە بۆ بەمە ئەلکترۆنیە. ئێستا کابرا بێز ناکات بڵین ئەو سا خەڵکە ترسا زیاترەی حەز ناکەم ڤیزەی ئێران بیرێ لە پاسپۆرتەکەم. ئێستا ڤیزەی هیچ شتێک نایرێ لە پاسپۆرتەکە نە دخول و خروجی لە ئیرێت و نە ڤیزەکەش لێرە ئیرێت. ئەمە ڤیزەکەیە و دخول و خروجەکەش هەر لەسەر ئەم پەڕە لێ ئیرێت. لە سەرەتای دەرچوونی بڕیارەکەی ئێران عێراق لە وەرگرتنی پارەی ڤیزا بەردەوام بوو. بۆ هۆیشەوە مەترسی لەسەر پاشگەزبوونەوەی تاران لە پێدانی ڤیزەی بێبەرامبەر دروست بوو. بەڵام سعدوڵای مەسعودیان سەرکۆنسوڵی کۆماری ئیسلامی ئێران لە سلێمانی لە دیمانێکی تایبەتی پەیامدا ئاشکرای کرد باڵیۆزخانەی عێراق لە تاران بێبەرامبەر ڤیزەی بە گەشتیارە ئێرانیەکان بەخشیوە. بەمەش گرنتی بەردەوامی نەمانی پارەی ڤیزا لە نێوان هەردوو وڵات دەکات. ڕاستی حەمە ئەمین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.